لە دوای دەستبەکاربوونی ڕەگەزپارێزترین حکوومەتی مێژووی قەوارەی زایۆنیستی و گەورەبوونی بازنەکانی گرتن و کوشتن و داگیرکردنی زەوی فەڵەستینیەکان، کۆبوونەوەی ئەمنی دەسەڵاتی فەڵەستینی لەگەڵ قەوارەی زایۆنیستی و ئوردن و میسر و ئەمریکا لە عەقەبە بۆ کبکردنەوەی بەرهەڵسکارانی فەڵەستینی لە کەناری خۆراوە، ناڕەزایی و سەرکۆنەی پارت و لایەنە شۆڕژگەڕەکانی لێکەوتەوە و بە خیانەتیان لە قەڵەمدا. ئەم کۆبوونەوەیە لە دوای دەستدرێژیە بەردەوامەکانی قەوارەی زایۆنیستی بۆ شارەکانی کەناری خۆرئاوا دێت کە خوێناویترینیان هێرشەکانی سەر شارەکانی جەنین و نابلووز بوو کە چاودێران بڕوایان وایە تاکە مەبەست لەو کۆبوونەوەیە گێڕانەوەی هەماهەنگی ئەمنیە لە نێوان دەسەڵاتی فەڵەستینی و قەوارەی زایۆنیستیدا، چونکە دوا کۆبوونەوەی ئەو دەسەڵاتە لەگەڵ ئیسرائیل لەسەر بنەماکانی ئۆسلۆ لە ساڵی 2013دا بوو کە لە ساڵی 2014 بە تەواویدا ڕووخا. هۆکارەکەشی ئەوە بوو نەتانیاهۆ ئامادە نەبوو بە جێبەجێکردنی ڕێکەوتنەکە کە گوایە دەوڵەتی سربەخۆی فەڵەستینی هاوتەریبی ئیسرائیل دروست بکرێت. لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا قەوارەی زایۆنیستی هەموو شتێکی دەسەڵاتی فەڵەستینی ڕەت کردوێتەوە، جگە لە هەماهەنگی ئەمنی کە بەرهەڵسکارە فەڵەستینیەکان بە ئامانج دەکرێت کە بەپێی ئامارەکان لە سەرەتای ئەم ساڵەوە زیاتر لە 60 فەڵەستینی لە کەناری خۆراوە لەلایەن قەوارەی ئیسرائیلەوە کوژراون. دەسەڵاتی فەڵەستینی دوای قەسابخانەکانی جەنین و نابلووز بانگەشەی ڕاگررتنی هەماهەنگی ئەمنی لەگەڵ قەوارەی زایۆنیستیدا دەکرد، بەڵام وا بڕیارە لە کۆبوونەوە ئەمنیەکەی بەندەری عەقەبەی ئوردنیدا بەبێ ئەوەی حکوومەتە ڕەگەزپەرستەکەی نەتانیاهۆ هیچ بەڵێنێک بدات بۆ ڕاگررتنی دروستکردنی شارۆچکە جوولەکە نشینەکان و دەستپێکردنەوەی گفتوگۆ لەسەر بنەمای ڕێکەوتنامەی ئۆسلۆ، تەنها بە گرێدانی پەیوەندیەکی تەلەفۆنی نێوان ئەنتۆنی بلینکنی وەزیری دەرەوەی ئەمریکا و محمود عەباسی سەرۆکی دەسەڵاتی فەڵەستینی هەماهەنگی ئەمنی نێوان تەل ئەبیب و ڕامەڵڵا دەستی پێکردەوە. بجوتنەوەی بەرەنگاری ئیسلامی فەڵەستینی حەماس لەگەڵ ئیدانەی کۆبوونەوەکەی عەقەبە داواشی لە دەسەڵاتی فەڵەستینی کرد ئەوەندە نەکەوێتە دوای بەڵێنە هەڵخەڵەتێنەر و سەرابیەکان کە تەنها مەبەستیان لێدانی کاری بەرهەڵسکاریە و هیچی دیکە. ئەوەش خزمەتێکی خۆڕاییە بەو ڕژێمە ڕەگەزپەرستە. لایەنە بەرهەڵسکارەکانی دیکەش بە بڵاوکردنەوەی ڕاگەیەندراوێک ئەو کۆبوونەوەیان ئیدانە کرد و جەختیان کردەوە لەوەی مەبەست بە ئامانجگرتنی حاڵەتی شۆڕژگێڕی و ڕوبەڕووبوونەوەی داگیرکەرانە بەبێ ئەوەی ئەو قەوارە ڕەگەزپەرستە هەنگاوێک لە بەرنامە دڕندەکەی پاشەکشە بکات. هاوکات خەڵکی جەنین و نابلووس و دیهێشە دژی کۆبوونەوەکەی عەقەبە خۆپیشاندانیان ڕێخست و بە خیانەت لە خوێنی شەهیدانی فەڵەستینی لە قەڵەمدا.